ئەمڕۆ خوڵێکی ڕایەنان بۆ بەشداربووانی سەرژمێری لە پارێزگای سلێمانی دەکرێتەوە کە ئەم خولە بە بەشداری 55 کارمەندی بەڕێوەبەرایەتی سەرژمێری ئامارە لە پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گرمیان و پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت ئەم خولە کە تێیدا کارمەندان ڕاهێنانیان پێ دەکرێت لە سەر شێوازی سەرژمێریکردن. من ئێستا لێرە میوانێکم هەیە محمود عوسمان بەڕێوەبەری جێبەجێکاری سەرژمێری گشتی دانیشتوان لە هەرێمی کوردستان. ئەم کاتت باش کاک محمود، ئەم سەرژمێریە جیاوازی چییە لەگەڵ سەرژمێریەکانی پێشوو کە کراوە؟ هەموو سەرژمێرێکی گشتی دانیشتوان کە لە عێراق ئەنجام درابێ گرنگی خۆی هەیە، بەڵام بەداخۆی ئەمە لە ساڵی 37 ساڵە سەرژمێریشی دانیشتوان لە عێراق ئەنجام نەدراوە بگشتگیری. ڕاستە ئێمە لە ساڵی 90 لە 15 پارێزگاکەی ترکرا ئێمە لەگەڵیانە نەبووین، یعنی کەواتە ئێمە لەم هەرێمەی کوردستان ماوەی 37 ساڵە سەرژمێریشی دانیشتوان ئەنجام نەدراوە. گرنگەکەی ئەوەیە کە سەرژمێری گشتی دانیشتوان ئەوەیەک لە کات و زەمانێکی دیاریکراوە کە مەسەن بۆ ئەم ساڵ لە 11 24 دانراوە کە ئەو سەرژمێری گشتی دانیشتوانە بکرێ. لەو ڕۆژە سەردانی هەموو خێزانێکە کرێ دوای ئەوەی کە پێشوەختە 2 مانگ پێش ئەوە 3 مانگ پێشەوە ئێمە قۆناغێکی پێشترمان هەیە کە کاری حەزم و ژمارەدان و گەمارەسازیە کە هەموو بینایەک لەم هەرێمی کوردستانە لەم عێراقا ئەبێ بڕۆین تەقەلبابی لێ بکەین و هیچ شوێنێکیش بەجێ نەیەڵین کە تعریفی کەین، پێناسەی کەین ئەم بینایە چییە، شوێنی چییە، کارگەیە، بازرگانیە، گەشتیاریە، شوێنی نیشتەجێبوونە، خوێندنگایە، نەخۆشخانەیە، سجنە چییە، یعنی هەر بینایەک لە سوور ڕووی عەرزی عێراق ئێمە لە ڕۆژی 14 ئەم ساڵ لە ماوەی 2 مانگە ئەبێ کاری حەزم و ژمارە لەدان و گەمارەسازی بۆ بکەین و بە تابلێت بە پێ و بەرنامەی دانراوە زانیاری تاو لەسەر ئەمینانە وەرگین و دوایی تەصنیفەکرێ بەبێ تەصنیفێکی دووەلی کە 9 ملیۆن و 999,000 تەصنیف هەیە لە جیهانە لە بواری شوێنکارە. ئەو بینانە کە تعریفەکرێت دواتر ئێمە کە کارەکان ئەنجامدرا ئەوە بەسەرکەوتووی ئەو جا قۆناغی سەرژمێریشی دانیشتوان ئەنجامەدرێت کە لە عێراقا بە 120,000 کەس ئەنجامەدرێ و هەمووشیانە بێ مامۆستا بن و ڕابهێنرێن وەکو چۆنی سەکادرەکانی خۆمان ئێمە ڕایەناوە ئەبێ لەسەر هەموو بوارەکان و قۆناغەکانی ئەنجامدانی سەرژمێریشی دانیشتوان ڕابهێنرێن. نیوەی ئەو عەدەدە کە نزیکەی لە کوردستانە 14,000 کەس 14,000 مامۆستای بەڕێز ئەو کارەمان بۆ ئەنجامدان دوای ڕاهێنانیان نیوەیان ڕاهێنین پێشتر لە وەبێ ئامادەیان کەین تا لە 14 دەسەکەین بەکاری گەمارەسازی و ژمارە لێدان و حەزم پێشوەختە ئەو نیوەی ئەو عەدەدەی کە 14,000 لە هەرێم نیوەیان ئەبێ ڕاهێنرا بن بۆی ئەو قۆناغا گرنگەمان بۆ ئەنجامدان. دواتر کە ئەوانە کارەکانیان تەواو بوو نیوەکەی تر ئەبێ ڕابهێنین و ئامادەیان کەین هەر هەموو بۆ ئەنجامدانی سەرژمێریشی دانیشتوان لە 2011 و لە ڕۆژی 2011 ئەم بەڕێزانە 80 تا 120 خێزانیان لا ئەبێت بۆ ئەنجامدانی ڕۆژی سەرژمێری کە بە 15 ڕۆژەیکەین. بەڵام باری دیموگرافیەکەی ئەبێ یەکەم ڕۆژ بە حزوری بە ئامادەبوونی هەموو کەسانی خێزانەکە لە ماڵا بن بۆ ئەوی ڕوبەڕوو پرسیارەکانیان لێ بکەین. پرسیاری بە تایبەتی یەکەم ڕۆژ باری دیموگرافی و دانیشتوانەکەیە کە ئەبێ یەکەم ڕۆژ بێتە تابلێتەکە و یەکسەر ئەنرێرێت بۆ سێڤەری ڕئیسی مرکزی کە لە بەغایە و بەرنامەیەکی تەحلیلی لەگەڵایە و خواست وایە و بڕیاریش وایە ئەو ڕۆژی یەکەمی سەرژمێریشی دانیشتوانە بواری دیموگرافیەکەی تاکو سەعات 12 شەو ڕابگەێنرێ. سەرژمێرەکانی گشتی دانیشتوانی تر کە ئەنجام درراوە لە عێراقا بەڕاستی بە وەرەقی بووە و ئەو وەرەقیە و استیمارەیە کە 70 پرسیار بووە دوای ئیدخالکردنی لە کۆمپیوتەرمان 3 ساڵ 4 ساڵی پێچۆ تا ئەنجامەکانی دەرچۆ ئەکسپایر بووە. بەڵام ئەم سەرژمێرێکە سەرژمێرێکی ئەلکترۆنیەوە کەم جارە لە عێراقاکرێ ئەقسا حەتماوەی 3 مانگە کە نەتایج ئەنجامەکانی هەر هەموو بکەوێتە بەردەست بکرێتە خزمەت سەرجەم وزارەتەکان و دامودەستگاکانی دەوڵەت، کارتی تایبەت، زانکۆکان، پەیمانگەکان، توێژەرەکان، پلاندا ڕێژەکان بۆ ئەوەی ئەم سەرژمێری ناویشێنراوە سەرژمێری گشتی دانیشتوان بۆ گەشەپێدان، بۆ تەنمیە، بۆ ئەوەی تۆ کە بودجەیەکت هەیە پارەیەکت هەیە لەسەر ئەنجامەکانی ئەم سەرژمێری گشتی دانیشتوانە کە هەموو زانیاریەکان هاتوۆتە بەردەست بەو پارەی کە پێتە بڕۆی پلانی ڕاست ڕەوا زانستیانە
داڕێژی بۆ پڕکردنەوەی ئەم کەم و کورتیانە و بۆ گەشەپێدانی وڵاتەکەت. کاک محمود ئەم بودجێ ئەم کارە لەلایەن حکوومەتی عێراق دابین نەکرێت یاخود بەڵێ. حکوومەتی هەرێمی کوردستان؟ نا حکوومەتی عراقیە خۆی سەژمێریشی دانیشتوان لە دەستوری عراقی هاتووە فیدرالیە مرکزیە و ئەم سەرژمێریە و بودجەکەشی لەسەر حکوومەتی عراقی دانراوە. کاک محمود ئەتوانین بڵین ئیسفادەکانی ئەم سەرژمێریە بۆ هاوڵاتیان چین و ئەگەری هەموو تاکێک سوودی لێوەرەگرێت لە ئەنجامەکانی لەبەرەوەی کە خزمەتەکرێت لە دوای ئەم سەرژمێریشی دانیشتوانە بەڕاستی خزمەتەکرێت بەڕاستی پێویستیەکانی بۆ دابی نەکرێت بەڕاستی کەم و کورتەکانی پڕەکرێتەوە بەڕاستی ئەتوانین لەسەر ئەنجامەکانی سەرژمێریشی دانیشتوان کە هێڵی هەژاریمان هەنگاو بە هەنگاو سفرکەینەوە کە ڕێژەی بێکاری کەمکەینەوە کە خزمەتگوزاریەکانی ئاو کارەبا ئاوەڕۆ پەروەردەیی تەندروستی هەموو بوارەکان بگەینڕێ بە هەموو تاکێ بە هەموو خێزانێ نیشتەجێبوون کێشەی نیشتەجێبوونە بێ چارەسەر کرێ ئەگەر سەرژمێرێکی گشتی دانیشتوان حەقیقی نەکەین ماڵ بە ماڵ نەڕۆین پرسیارەکان لە خۆیان نەکەین چۆن بزانین معاناتیان چییە چۆن بزانین پێویستەکانیان چییە لە هەموو بوارەکانە سوودمەندە ئەنجامەکانی بۆ داڕشتنی سەرجەم گشتگیری پلاندانانی ڕاستڕەوا بۆ خزمەتکردنی دانیشتوان. کاک محمود هیچ هەڵمەتێکتان دەست پێ کردو بۆ ئاگداری خەڵک بۆ ئاگدار بن لەم چالاکیەکانە بێ هاوکارمان بن و هەموو کردارێک ئەنجامی ئەدەنێ بە بیگەێنن بە خێزانەکان بۆ ئەوەی خێزانەکانیش تاکەکانی کۆمەڵگا بزانن ئەهمیەتی و گرنگی سەرژمێریشی دانیشتوان وای سێمە لژنەی باڵای پارێزگاکان دروستەکەین لژنەی باڵای قەزاکان لژنەی باڵای ناحیەکان هەموو دامەزگەکانی دەوڵەتی تایە کە یارمەتی و هاوکارمان بن لەگەڵەوەیشا ئەوە ئەرکی علامە کە بێت بگاتە هەموو ماڵێ وە قۆناغ بە قۆناغ گرنگی ئەم کارە ئەنجام بدرێ بگەێنرێ بە هەموو تاکێک و ئەوانیش یارمەتی و هاوکاری ئێمە بن بۆ ئەو ئێمە سەرژمێرێکی سەرکەوتوو لە وڵاتەکەمان ئەنجام بدەین. خۆش بە زۆر زۆر سەر چاو بەڕێزی سپاس دەکەم. بەڵێ وەکو کاک محمود ئاماژەی پێکرد ئەم سەرژمێریە گشتیە و هەموو عێراق ئەگرێتەوە. من ئێستا ئەچمە لای خاتووڕاست کە ئەمڕۆ ڕاهێنەرە لێرە سڵاوت لێبێت ئەم کاتت پاش خاتووڕاست ئەم سەرژمێری کە ئەم ڕاهێنانی ئەمڕۆ بەڕێوە ئەچێت لێرە چییە و ئەوە پێشتر خولی ترتان بینی وە لەم شێوە؟ سەرەتا بەخێر بێن بەڵێ پێشتر خۆمان خۆمان دیوە لە بەغا بووە ئەمە چوارەم خولە لەسەر ئاستی عێراق بەڵام بۆ کوپارێزگا یەکەم خولە لەسەر ئاستی سلێمانی کە یەکەم خولە کراوەتەوە بۆ کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەمان کە بە هەردوو ئیدارەی سربەخۆی ئیدارەی ڕاپەڕین و ئیداری گەرمیانە لەگەڵ پارێزگای هەڵەبجەیە و کارمەندانی قەزاکانی خۆمان کە سەر بە سلێمانیە ئەم خولە ڕاهێنانە بۆ ئەوەیە کارێکی ئەزمموی سەژمێرێکی ئەزمموی ئەنجام ئەین لە مانگی پێنجە کۆتایی مانگی پێنجە ئەم خولە ڕاهێنانە ئەوەیە کە پێیان بوترێت کە ئێستا ئەم سەژمێریە سیستمی سەژمێریەکە چۆن ئەنجامەدرێ کاری حەزم و تەرقیم و ئەوانەمان هەیە کە کۆڵانەکانە هەمووی تەرقیم ئەکرێ ڕقەمی لێ ئەدرێ چۆن بتوانین هەرچی ماڵە خانووە بین هەرچی بینایەک بێت بازرگانی بێت خزمەتگوزاری بێت ئەوانە هەر هەمووی ڕقەمی لێ ئەدرێ بۆی دوای بتواندێت هیچ شوێنێک نەمێنێت کە زانیاری لێوەربگرین هەموو شوێنەکان زانیاری لێوەربگیرێت ئەم خولە بە دوو قۆناغ ئەڕوا قۆناغی یەکەمیان کە نەزەریە پیانەوترێت کە ئیشەکە چۆنە و هەمووی بە نەزەری ئەکرێن بەشی دوو هەمی ئەم ساڵ جیاواز لە هەموو سەرژمەکانی ساڵانی ڕابردوو ئەلکترۆنیە کە وەرەقە بەکار نایەت لە بەرنامە ئەلکترۆنیەکەیە هەموو شتێکیان بۆ ڕوون ئەەکەینەوە بۆ ئەم کارمەندانی کە ئێستا بەشدارن کە بتوانن بە ئاسانترین شێوە بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکە ئەنجام بدەن. زیاتر و پرسیارانەی کە ئێوە ئەیکەن لە هاوڵاتیان و ئەو داتایانەی کۆیەکەنەوە لەسەر چییە؟ دوو قۆناغی قۆناغی یەکەمیان لەسەر خێزانەکەی ئایا ئەم هەر خانوویەک چەند خێزانی تایە خێزانەکە لە چەند نەفەر پێک هاتووە ئەجا دوای ئەوە پرسیاری ئەوەیەت نێر و مەیلی ئەکرێت چەندێکی نێرە چەندێکی مەیە پرسیار مەرحەلەی دووهەمی پرسیاری ولیەکە بۆ خوێندەواری ئاسی خوێنەواری گەیشتۆ بەکوێ ئێستا بەرداومیان بەردەوام نییە پرسیاری تەندروستی لێ ئەکرێ ئایا هیچ یەکێک لە ئەندامانی خێزان ئەمە لەسەر ئاسی تاک پرسیار ئەکرێ هیچ کەم ئەندامەیەکی هەیە ئەتر لە بیستن بێ ڕۆشتن بێت هەر
حاڵەتێکی تەندروستی هەبێت تۆمار ئەکرێت پرسیاری کار و بێکاری دەکرێت ئایا کەسەکە کار دەکایان ناکگەر ناکە بۆچی کار ناکە پرسیاری ئەوە ئەکات لە ماڵەکانە پێداویستی ماڵەکان چیتیایە ئەوانە یەکێکە لە کوالیتی ژیانەکە بتانی بزانیت ئاستی کوالیتی ژیانیمان لە پارێزگاکە چۆن خۆی لەسەر ئاستی عێراق بەس منۆکو پارێزگای سلێمانی قسەت بۆکەم ئەتوانی بزانین لە ماڵێکە چەند سیارە هەیە چەند شتی ناوماڵی هەیە چەند سەلاجیتیە چەند تەلەڤیزیۆنی تایە چەند ماوادی ماڵەکەی هەر هەمووی پرسیار لی ئەکرێ پرسیاری ئەوەی لەکرێ ئایا ماڵەکەی بەسراوەتەوە بۆکو خزمەت گوزاری ئایا کاربای ڕئیسیە کارەبای مۆلیدە بەکارەهێنێ ئاوەکە سەرچاوی ئاو خواردنەوەی کوێیە بۆ زۆر یعنی هەرچی خزمەت گوزاریەکانە علاقەی بە ماڵەکەی هەر هەمووی پرسیار ئەکرێ ئەگەر لە حاڵەتێکی ئەومان هەبێت کە خێزان نەبێت و شوێنێکی ئیشکردن بێت بۆ نمونە ئەگەر نووسینگەیەک بێ عیادێک بێ خەستەخانەیە بێت مەکتەبێک بێ پرسیاری ئەوە کرێت چەند کارمەند لەو شوێنایە ئایا کەرتی تایبەتە یان کەرتی حکومیە کەرتی تێکەڵە ئەجنەبیە ئێتر هەموو کەرتەکان جیا کراوەتە لێ ینی پرسیارەکان زۆر ورد ئەبێتەوە ئەو لە گرنگەکەی لە وایە کە لەسەر ئاستی خێزان بێت ئەزانین کە خێزانەکان هەموو معلوماتی خێزانەکە وەرەگری ئەگەر شتەکە شوێنەکە خەدەمی بێت ئەتوانین هەموو معلوماتەکانی وەرئەگریت کە ئەمە کێ سەرپەرشتیەکە چی کەرتێکە چەند کارمەند ئیشەکە لەو شوێنەیە ئایا کارمەندەکانی عێراقین یان غێر عێراقین ئەو معلوماتانە هەر هەمووی وەرەدەگیرێ لەو ئەگەرانەی کە ماڵەکە لە ماڵ نەبن یاخود ئەو شوێنە و کاتەدا خراپێت ئێوە دووبارە سەردانەکەنەوە بە دڵنیاییەوە چەند جارێک سەردانی ئەکرێتەوە مە لە مەرحەلەی مانگی حوتا کە دەست پێکا پێوترێ حەزم و تەرقیمەکە بۆ تەرقیمەکە بەڵام بۆ سەرژمێریە فعلەکە کە دەچینە ماڵەکانە بۆ فۆرم پڕکردنەوەکەی کۆتاوی کە لە 2011 ئەنجام ئەدرێ ئەوە لەو کاتەیە من احتجاول ئەکرێت لە ئەعلام ئەوە کارێکی زۆر گرنگە ئەعلام ئەیکات بۆمان کە هەموو خەڵک لەو کاتەیە ئاگادارە کە ئەو چەند ڕۆژە کە من احتجاول کراوە کە بۆ کە تیمەکانی ئەحسا لەگەڵ کارمەندانی کە لە مامۆستایانە بەشداری ئەبن ئەوان ئەچن سەردانیان ئەکەن هەموو کەس هەموو ئەندامێکی خێزانەکان هەمووی معلوماتی لا ئەبێت کە تیمێکی سەردانیەکە وا پێویستەکە هەمووی لە ماڵەوە بێت دەستەکانە خۆش بێ زۆر سەرچاو بەخێربێ زۆرەکەم بەڕێزی بەڵێ ئەمڕۆ ئەم خولە تەنها لە سلێمانی بەڕێوە ناچێت بەڵکو لە هەر هەشتە پارێزگاکەی عێراقدا بەڕێوە دەچێت ئەم خولە کە زیاتر خۆ ئامادەکردنی کارمەندانی بەڕێوەبەرایەتەکانی ئامارە بۆ سەرژمێرێکی گشتی لە عێراقدا وەکو باسییان کرد کە ئەم سەرژمێریە تەنها سەرژمێری دانیشتوان نییە بەڵکو پرسیاری زۆر ورتر ئەکرێت و ئاماری زۆر ورتر ئەخرێتە بەردەست بۆ سوودگەیاندن بە ئەو شوێنانەی کاتوان ئامارەکان بەکاربێنن وەکو زانکۆکان وەکو پەیمانگاکان وەکو لایەنی حکومی و دەستگاکانی ڕاگەیان و تەنانەت هاوڵاتیان دەتوانن ئامارانیان بەردەست بێت لە ڕێگەی ئیلکترۆنیەوە زۆر بە ئاسانی ئەتوانن بە تەواوی ئەم ئامارانە بگەن.